دادگایکردنەکەی سەرۆکی پێشووی ئەمریکا لەلایەن هەموو خەڵکەوە بینرا لە شاشەی تیڤیەکانەوە و لە پێگەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیامێک گەیەندا کە لە ئەمریکا کەس لە سەر و یاساوە نییە. بەردەم دادگای واشنگتن تژی بوو لە پشتیوانانی سەرۆکی پێشوو دانالد ترامپ و ئەوانەش کە دەخوازن دادگایی بکرێت. لەو باوەڕەدام ئەوە شەرمەزاریە بۆ وڵاتەکە بەو واتایی ئەوە سەرۆکی پێشووە تاوانبار کرا بە ساختەکاری لە هەڵبژاردندا. ئەوە ئەو پەڕی شەرمەزاریە ئەیوانەیە سەرۆکی پێشوو وەک هەر هاوڵاتیەکی ئاسایی پەنجەمۆری لێوەرگیرا و لە وێنەکانی بڵاو کراونەتەوە سەبارەت بە چۆنتی بەڕۆچوونی دادگایەکەش خانمێک سوێندی پێخوارد و خانمێکیش دادوەرەکەی بوو کە ڕۆژگارێک کۆچبەر بووە. ئەمما مۆسای زانکۆی جێمس مادیسن کە بەڕەچەڵک فلستینیە دادگایکردنی دوو سەرۆکی بیریوە. دادگایکردنی سەرۆکی پێشوو بیل کلینتن لە ڕابردوو کە دیموکرات بووە و دادگایکردنی دانالد ترامپ کە کۆماریە. وا لە ئێمە دەکات هەست بە یری بکەین لە وڵاتەکانی ئێمە سەرۆک هەموو شتێکە کەس ناتوانێت لە سەرۆک بپرسێتەوە بۆ دەتوانن لە وەزیرێک بپرسنەوە ببینە لەو دادگایە داواکاری گشتی چۆن ئەو هەموو پرسیارە ڕوبەڕووی سەرۆک دەکاتەوە. ئەمە سیستەمێکی زۆر بەهێزە. بۆ نمونە ئەوە سەرۆکی پێشوو ئەچێتە بەردەم دادگا وەکو هەموو هاوڵاتیەکی ئاسایی. لێرە هەر کەسێک تاوان بکە جیاوازی نییە لە نێوان مەسئولێک یان پلەدارێک یان کەسێکی ئاسایی. جوانەکەی ئەم وڵاتەی لەوە ڕەنگەداتەوە. دادگایەکەی سەرۆکی پێشوو دانالد ترامپ وەک هەر کەسێکی دیکە بەڕێوە چوو لای ئەم فرۆشیاری ویلایەتی ڤێرجینیا دەخوازێت ڕۆژێک لە وڵاتەکەی عێراق یاسا ئاوها سەروەر بێت. هەستێکی خۆشت پێدەدات کە هیچ کەس لە سەر و یاساوە نییە. لای ئێمە بەرپرسان زۆشتی نایاسایی دەکەن و زۆر بە ئاسانیش لی دەرباز دەبن. ببینە سەرۆکی پێشوو یاساشکێنی کردووە و برایە دادگا شتی وەها لە وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا نابینی. سەرۆکی پێشوو لە دوای تۆمەتبارکردنیشی لەگەڵ هەوادارەکانی لە ویلایەتی ئەڵەباما گربوونەوەیکی ئەنجامدا بەو هیوایی ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2024 هەرچەندە لێرەدا بە ئازادی کارەکانی خۆیەکات بەڵام ئەوەشی لەبیرە کە خانمە دادوەرەکە ئاگاداری کردوێتەوە کە ئەگەر بێت و لەگەڵ شاد حاڵەکان پەیوەندی بکات ئەوە شیانی هەیە بڕیاری دەستگیرکردنی بۆ دەربکات. هاوکاتی هێشتا دادگایەکەی سەرۆکی پێشوو بە کۆتایی نەگەیشتووە و وەزیری دادی ئەمریکا لێکۆڵەرێکی تایبەتی دەستنیشان کرد بۆ لێکۆڵینەوە لە هانتەری کوڕی سەرۆک بایدن کە تۆمەتبار کراوە بە خۆدزینەوە لە پێدانی باج. دەبێت لیانەوە فێربین ئەم سیستەمە ماف دەدات بە هەموو خاوەن مافێک لە وڵاتەکانی ئێمەدا هەموو وڵاتەکە هی سەرۆکە ببینە لەسەر دۆکۆمنتێک دادگای دەکەن کە لەگەڵ خۆی بردوویەتی لە هەر وڵاتێک سیستەمی داد بەهێز و سربەخۆ بوو ئەوە ئاکامەکەیەتی. ئیدی ئاکامی پرۆسەی دادگایکردنەکەی سەرۆکی پێشوو لێکۆڵینەوەکانی سەرکوڕی سەرۆکی ئێستا هەرچۆنێک بن ئەوە پەیامێک بە خەڵکی ئەمریکا و جیهانی ژەگەیەنێت لە ئەمریکا کەس لە سەر و یاساوە نییە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.